دەوترێت دوای داعش شەڕی نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارەکانی حەشدی شەعبی ئەگەرێکی بەهێزە. بەرپرسێک ڕای دەگەیەنێت لە ماوەی 2 ساڵدا تەنها لە خانەقین و خورماتوو زیاتر لە 3000 گەنجی بێکاری کورد پەیوەندیان بە ڕیزەکانی حەشدەوە کردووە. ئایا هەبوونی کورد لە ناو حەشدی شەعبی مەترسی ئەوەی لێ ناکرێت لە بانە ڕۆژدا وەکو فەوجە خەفیفەکانی سەردەمی بەعس دژی کورد بەکاربهێنرێن؟ گەربەرپرسان و سەرکردایەتی سیاسی کورد لە مەترسی حەشدی شەعبی تێگەیشتون، کەواتە بۆچی دەستەوەستانن بەرامبەریان و هەڵوێستێکی فەرمیان نییە؟ تا چەندە ڕاستە لەگەڵ کاڵبوونەوەی مەترسی داعش لە سەر کورد و کوردستان، مەترسی حەشدی شەعبی بۆ کورد و دژ بە کورد تۆختر دەبێتەوە و دەشپرسین کورد لە عێراقی دوای مووسڵ و عێراقی دوای داعش هیچ جێگایەکی بۆ ماوەتەوە، هیچ چارە نووسێکی ئەبێت؟ ئەزیزانم سڵاوتان لێبێت، من یادگار فایقم. ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ وێنە گەورەکەتان پێشکەشەکەین لە شاری سلێمانیەوە بۆ ئەمەڵقەیەش 3 میوانی بەڕێز لێرە حزوریانەیە، 2 میوانیان لێرێ و میوانێکیشیان لە کەرکووکە. لیوا قارەمان شێخ کەمال جێگری سەرۆکی ئەرکان بۆ ئۆپەراسیۆنەکان لە وەزارەتی پێشمەرگە زۆر بەخێر بێن. هەروەها کاک عارف قوربانی نووسەر و چاودێری سیاسی ئێوەش زۆر بەخێر بێن. لە شاری کەرکووکی ئەزیزەوە کاک شاخەوان عەبدوڵڵا بڕیاردەری لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێر بێن سەرچاو و سوپاسی ئەنجومەنی گەنجانی کوردستانەکەین کە ئەم شەو بەم شەوە ساردە عەزیەتیان کێشاوە و لێرە حزوریانەیە بەخێر بێن سەر و سەرچاومان. سوپاسی هایکرێستی شەکەین کە بەرنامەکە لە شاری سلێمانی لە هایکرێس پێشکەشەکرێ. کاک لیوا قارەمان، ینی بە پرسیارێکی سادە لە جەنابتەوە دەست پێ بکەم، بەڵام پرسیارێکی گرنگە. من نامم بواتوە ئەڵێت حەشدی شەعبی کەی مەسەلەیەکەیەوە ئیشی لەسەرکەن و جارێ مەترسی نییە، بەڵام ئێمە لە کوردستان 24 بیرمان لەوە کردەوە کە ینی بۆ ئەبێ هەردوای ڕووداوەکان کەوین، با پێش ڕووداوەکان بکەوین و دەنگی بەرپرسەکان و دەنگە جیاوازەکانیش بگات بە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە مەترسیەکان ئاگادار بکرێنەوە. حەشدی شەعبی لە ئێستادا مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان و لە داهاتوودا چه مەترسیەکی ئەبێت؟ ڕای جەنابتان. بڵێ، سوپاس بۆ ئێوە بۆ بینەران، سوپاسی کەناڵی 24ەکەم بۆ بانگێشکردنمان لەم بەرنامە تایبەتە. بەڕاستی حەجی شەعبی پێش ئەوەی کەوە پەرلەمان ئیقراری بۆ بە کە بچێتە ژێری یاسایەکەوە، وە هەموو لای هەموو کەس ئاشکرایە کە حەجی شەعبی بۆ ژمارەی کە هەی بووە لەژێر هیچ یاسایەکە نەبووە، بەڵام ئێستا پاش ئیقراریان بۆ یاچێتە ژێری یاسایەکەوە کە لە ماوەی 3 مانگا بۆ هەیە خۆی تەنزیمەکەی دروست بکات و مباشرەتەن ڕەبتێ بێ بە قایدی عامی قواتی مسەلەحەوە بەرز دکتۆر عەبادی. بەڵام طبعاً ئەمە هێزێکە بێ وەکو هێزێکی داواکەن وەکو هاوشێوەی هێزی مکافحەی ئەرهاب بێت بە حەجمێکە دیاری کراوە بۆیان. ئەم حەجی شەعبی طبعاً ئێستا کەوتووەتە ئەوەی کەوا لە ماوەی ئەم 3 مانگا تەواو تشکیلەکانی خۆی تەواو بکات، سەر لە نوێ دروست بێتەوە بەو تشکیلە نوێی کە پێشنیار کراوە بۆی. بەتەکید ئێمە هەم کوردمان هەیە لە ناکوچەکانی لە شوێن لە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم و ناوچە جێناکۆ و هەم لە ناو کوردستانی شا هەمانە کوردمان هەیە. بەڵام طبعاً دائیمەن بوونی دوو هێز و دوو ارتباطی جیاواز شتێکی باش نییە لە یەک شوێنە ببن. بەتەکید ئەمە لە داهاتوودا احتیمالە شی نەخوازراوی لێ بکەوێتەوە وەک ڕووداوەکانی دووسخورمات و چەند بارە بۆتەوە، ینی لە 4 جار 5 جار 6 جار 2015 و 2016 بە بەردەوامی ئەم بەرکەوتنە هەیە. بەڵێ بەرکەوتنە هەیە و ئەمە بۆتە ئەوەی کەوا ئێمە پێشتر و تەجروبەمان هەیە لەگەڵا، وەلەو ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو هێزی پێشمەرگی کوردستان خوازیار نین هیچ ڕووداوێکی ناخۆش ڕووبا لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و حەجی شەعبی، بەڵام ئومێدەوارین بەهۆی ئەم تشکیلە نوێیانە و ئەم داخەڵبوونی بە یاساکردنی حەجی شەعبی شتەکان بگۆڕێ بە شێوازی تر. وەکو وەزارەتی پێشمەرگە هیچ هەماهەنگیەک، هیچ
پەیوەندیەکیچ لێ تێگەیشتنێکتان ینی ڕێککەوتنێکتان هەیە لەگەڵ حەشتی شعبی تعاملیان لەگەڵەکەن نەخێر وەزارەتی پێشمەرگە هیچ تعاملێکی لەگەڵ حەجی شعبی نییە و هیچ ارتباطێکمان نییە دوایەوەی خۆیان ڕێکەخەنە و لە ئێستادا لە داهاتوە نازانین بودجەی عێراق بودجەی پەسەندکراوی 2007 عێراق جێگەیان کراوەتەوە باس 122,000 کەس حەشتی شعبی ئەکرێت دوایە مامەڵەیان لەگەڵاکەن ئێمە ئێستا حاليا لە وەزارەتی پێشمەرگە مرکزی عملیات هەیە ئەم مرکزی عملیاتە نوێنەرانی وەزارەتی دیفاعی عێراقی تایە بەڵام نوێنەرانی حەجی شعبیتیانە لەبەری پێشتر و ئێستاش هیچ ڕبتێک لە بینی وەزارەتی پێشمەرگە و حەجی شعبیە نەبووە بەڵام لەم ئەخیرا لە عملیاتی مووسڵ پاشەوەی کە منطقەی تەلعفەر و چواردەوری تەلعفەر هێزی پێشمەرگەی کوردستانی لێیە بەتەکید تەنسیقی بینی قادە مەیدانەکان هەبووە بەڵام لەسەر ئاستی قیادە بەڵێ بەڵام لەسەر ئاستی وەزارەت و لەسەر ئاستی قیادی حەجی شعبی تا ئێستا هیچ هەمانجێک نییە. کا قارەمان زۆر بە کورتی وەڵامی ئەمەم بیتەوە بەڕای جەنابتان حەشتی شعبی مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان و مەترسیە بۆ سەر ینی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم وەکو کەرکووک و وەکو خورمات و وەکو خانەقین و نازانم ئەو هەموو ئەو جێگایانەی کە لە ضمنی مادەی 140 من پێشوی بە وەڵامی ئەو جوابمەوە طبعا لجنەیەکی عملی علیا هەیە لە وەزارەتی پێشمەرگە و بەغا کە دائما هەمیشە مانگانە کۆبوونەوە ئێمە زۆر جار بۆ ناوچە داکوچەکان واچە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئێمە هەمیشە تەکیدمان لەسەری خاڵە کردەوە کە پێویستە ئەو ناوچانە بە هەماهەنگی ببرێ بە ڕێگاوە بەڕاستیەکەی پاش ئەوەی شەڕی داعش تەواوە بێ پێویستە سەر لە نوێ ئێمە هەم قیادی سیاسی و هەم قیادی سەربازی دابنیشن خاستەن ئەو جێ ناوکۆچیانی کە هەیە دابنیشین لەسەر سیاقێک و لەسەر سیغەیەک پێک بین بۆ ئەوەی بە مشتەرکی ببرێ بە ڕێگاوە لە هەندێ بۆ ئەوەی کەوا بەرکەوتن ڕوونەیە و کاری نەخوازرا و دروست نەبێت لە بینی هێزەکانە ئەوە لاریتان لەبوونیان نییە تەنها غرفەی عملیات دروست بێت غرفەی عملیات دروست بێت سوپاس دەکەم بەو شێوەیە بەڵێ زۆر سوپاس کاک عارف لە شوێن و جێگەی جیاواز قسەت لەسەر حەشتی شعبی کردووە ینی من جارێ ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ینی باس لەوە ئەکرێت و زۆریش باس لەوە کراوە کە داعش هێزێکی یاخود مەترسیەکی کاتیە بە نسبەت هەرێمی کوردستانەوە و داعش پێکاتەکانی پێکاتەی زۆربەیان پێکاتەی غەیرە عێراقین هاتوون و ڕاستپێدراون هەر شتێکە و ئەڕۆن بەڵام حەشتی شعبی هێزیەکە یاخود کۆمەڵێت گروپێکی چەکداریە کە هەڵقوڵاوی ناو پێکاتەی مجتەمەعی عێراقیە عێراقین شیعەن نازانم ئەوە تا کوردی شاتۆتە ناویانەوە من دواتر وردە ورداچمە سەرەوە باسە بۆچی کورد بۆچی پارتە سیاسیەکانی کورد سەبارەت بە حەشتی شعبی یەک هەڵوێست نییە بۆی مووقفێکی یەکدەنگی و یەکڕەنگی بەرامبەریانە بێت وەڵام من جارێ بە ئەوە بڵێم پێچوانەی کە قارەمان بیرەکەمەوە لەوەی کە ئەو دڵی بەوە خۆشە لە دوای دەرچوونی ئەم یاسایە بە حساب بەو ڕێوشێنە قانونیانە ئەم هێزە تەنزیم بکرێەوە بێتە بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقی و من پێم وایە مەترسێ گەورەکە لێرەوە دەست پێکە چونکە بە نەتیجە بوونی حەشتی شعبی لە عێراقا تەحسیل حاصڵە کە دوای شەڕی داعش شەڕ لەگەڵ کوردەکە ئەوەی کە ئێستا بۆ تەمای سەرکەوتنی کورد لە نیشان بەشانی بیر و باوەڕ و خوێنبەخشین و قوربانی هێزی پێشمەرگە و پشتیوانی نێودەوڵەتیەیە کە لە هەرێمی کوردستان ئەکرێن بۆیە لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی کورد لەگەڵ حەشتی شعبی بە نەتیجە ئەو ئومێدەمان نییە کە هاوپەیمانی نێودەوڵەتی پشتیوانی لە کورد بکە بۆچی بەڵام ئەگەر حەشتی شعبی بە یاسایی نەکرایەوە وەکو هێزێکی میلیشیا بمایێتەوە لە عێراقا ئینسان ئومێدی ئەوەی لا دروستە بوو کە ڕەنگە لە بەرەوەی هێزێکە میلیشیایە لە دەروی قانونە دڵت بەوە خۆش بێ کە ڕەنگە هێزی نێودەوڵەتی تا ڕادەیەک هەر پشتیوانت بێ بۆی بتپارێزێ بەڵام ئێستا کە ئەو بوو بە بەشێک لە مەنزومەی دیفاع عێراقی و بە قانون تەنزیم کراوە لە عێراقا پرچەکە کرێ موچە و هەموو پێداویستەکانی بۆ دابی نەکرێ و لە بەرامبەر ئەوش حاڵی وەزعی هێزی پێشمەرگەیە بۆیە من پێم وایە مەترسێکە ینی زیاتر پرسیارم دانابوو لە کۆتاییەوە لێت بکەم بەڵامەر بە قسەکان تا ینی پێم باشە ئێستان پرسیارە بکەم ینی دەبێت کورد خۆت واڵی لەیەکی لە وتارەکان تاڵی دەبێت کورد بە وشیاریەوە ڕیشەی کێشەکان بپچڕێت تا نەبووەتە گرێی شێرپەنجەیی لەسەر جەستەی ینی تۆ پێ دوایە کە هیوان نەماوە دوایەوە ئەمانە ڕێکخراونەتەوە و چکە پێشتریشی ومان ڕای سۆچ و ڕێکخراوە کانی بواری مافی مرۆڤ زۆر پێشێتیان بڵاوە بەڵام دوای ئەمەی تر هیچی وایەک نەماوە بۆی کاگەدگار ینی حەشتی شعبی ینی شتێکی خۆڕسک نییە دروست بوو حەشتی شعبی پەیوەندی بە پرۆسەی تەشەیوعی عێراقەوە هەیە
و ئەوانەی بڕیاریان لە دروستکردنی حەشدی شعبیدا ڕۆژێک دێ بڕیار لەسەر دروستکردنی شتی تر یاخود ئاراستەکردنی حەشدی شعبی شەدەن چکە ئەمە مثلەن ئەی بۆ لە خۆمان ناپرسین بۆ لە دوای پرۆسی ئازادی دروست نەکرا بۆ مەسەن لانی کەم کە ئەمریکا کشایەوە ئەوی شیعە بۆ دروستی نەکرد بۆ لەم تەوقیتە دروستی کرد ئەوەشی کەوا ئاکایان بێتە مای مەترسی لەسەر هەرێمی کوردستان چەند خاڵێکن کە واقعی و بەرجەستن ئینسان ناتوانێت خۆی لێن نابەگان بکە مەسەلەن بڵێ ئەمە مەسەن نابێتە مەترسی یەکیان پەیوەندی بەوەیە کە ئێمە کێشەیەکمان هەیە بە چارەسەر نەکراوی کە کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن و ئەو ناوچەیە کە ئێستا بۆکو استراتیجێک شیعە لە عێراق و ئێران کاری لەسەرەکەن دروستکردنی خەتێکی وشکانیە لە ئێران و بەستنەوەی بۆ سووریا و تا لوبنان ئەم خەتە بەکوێ تێپەڕێ بە بەشێکی ئەم ناوچە کوردستانیانەیە تێپەڕێ کە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە چارەسەریان بۆ بدۆزینەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە و ئێستا چۆڵکردنیان کوخاندنی هەموو ئەو گوند و شار و شارۆچکانە لەو ناوچانە نیشتەجێکردنی حەشدی شعبی لەو ناوچانە بۆ ئەوەیە کە ئەمە خەتێکی ئامین بێ بۆ پەڕینەوەی ئێران بۆ سووریا لەبەرەوە بەدڵنیایە ئەم هێزە لەوێ ئەچەسپێ و ناگەڕێتەوە ئەمەیەکیان دووەم یعنی لێدوانەکانی خۆشیان ببینە مەسەلەن بەشێکیان هەیە کە بەردەوام و لێدوانانیان داوە لەسەر ئەوەی کە دوای داعش گەورەترین مەدرسی لەسەر عێراق یا لەسەر شیعە کووردە نیان شاردێت قەیس عەلی لە یەکی لە لێدوانەکانی ئاڵێت شنگال ئازاد کرایەوە لە دەستی داعش لایەنێکی تر داگیری کردەوە ئەمە بەوازی جا ئەو ناوچانەش لەبەر هێشتا چارەنووسیان یەکلانە بۆتەوە لەبەرەوەی کورد مێژوویان و جوگرافیان بەشێک بۆ لە کوردستان بە خاچی خۆمان نەزانین بەهۆی شەڕی داعشەوە هێزی پێشمەرگە تا ڕادێک کۆنتترۆلی زۆری ئەو ناوچانەی کردووە لەبەر ئەوان کورد بە مەترسی دەزانەوە دەیانەوە کورد بگەڕێنە شوێنی خۆی ئەمە مالیکی دەیان جار ئەم لێدوانیداوە تازەترین چاوپێکەوتنیشی زۆر بە توندی تەکیدی لەسەر ئەم بڕگەیە کردێتەوە ئەمە یعنی دلیلن لەسەرەوەی کە دوای داعش ئەم هێزەوە دانانیشێ و پرۆسەی تەشەیوع پێویستی بەوەیە کە ئەو ناوچانە هێڵێکی ئارام بن بۆ دەستەبەری ئەو پرۆسەیە کە ئێران بە سووریا ئاگەیەنێ لەبەرەوە بوونی کورد لەوێ و پێگەی بە هێزی کورد لەوێ مەترسیە لەسەر پرۆسەی تەشەیوع لە عێراقا بۆیە مەترسیدارترین شت ئەوەیە کە کورد هەر لە ئێستاوە نوقڵانەیەوە لێ بدەین کە ئێمە مەزە قبول بکەین داوای ئیداری مشتەرە بکەین و ناوچانە یا ئەوەی کە بەڕێز کاقارەمان باسی کرد کە هیوادارم ڕێی خۆی بێ و ڕێی وەزارەتەکەی نەبێ کە داوا بکەین یعنی لەگەڵ حەشدی شعبی پێکەوە ئێمە هێزی پێشمەرگە حەشدی شعبی پێکەوە لەو ناوچانە من چکە بە نەتیجە ئەوەی لە دووس خوڕماتوو بینیمان ئەمە ینی شتێکی بەرجەستەیە کە چەند جار بەریەکەوتن ڕوویدا لە کاتێکدا بەریەکەوتن ڕوویدا کە هێشتا مەترسی لەسەر هەردوو لامان کە داعش حزوری هەیە ئەی دوای داعش ئەم ئەگەری مەترسیە چەند ئەبێتە شتێکی واقعی و چەند دووبارە و سێبارە بێتەوە لە ناوچە من دواتر دێمەلات بۆی بزانم ینی ڕێی تۆ چییە پرسیارێک لەسەر هەڵوێستی حیزبەکان کە بۆ حیزبەکان یەکنین پرسیارە سەرەکیەکەم بوو ئەزانی کاگەین یعنی ئەگەر تو بڕۆ تاریخی هەموو کورد بخێنەرەوە کورد لەو کاتانەی کە شۆڕشی هەیە جاشیش پیا بۆ لە ناو کوردە کە شۆڕش کۆتایی هاتووە پرۆسی جاشایەتی نامێنێ هەر لەم کوردستانی عێراق سیرکە لەو ڕۆژۆ خەباتی چەکداری دەستپێکا پرۆسی جاشایەتی هەیە لە 91 ئیتر شتێک نەما بە ناوی فەوجی خەفیفە و بە ناوی جاشووانە لەو کاتێک کە ئێستا ناکۆچیەکانی ناو ماڵی خۆمان کە خەریکە ئەگاتە دۆخێکی خراپ خەریکە ئێستا شتێکی تر سەر هەڵەدا بە ناوی حەشدی شعبی یاخود بە ناوی بەشداری کورد لە حەشدی شعبی ئەی باشە بۆ کە ئەسناد دروست بوو کورد نەبوو بە ئیسناد بۆ کورد نەبوو بە سەحوا یعنی خۆ بێن پرسیار لە خۆمان بکەین ئەی بۆ ئەبێ باس لەوە کرێت پەیوەندی بەناونووس کراوە بە ناوی ینی سوپای عێراقەوە دواتر بۆیان دەرکەوتووە کە لە حەشدی شعبی ناونووسکراوە من دواتر دێمەلات بۆی وەڵامەکە تەواو بکەی لەسەر یەک هەڵوێستی و لەسەر مەترسیەوەی کە کوردیش پەیوەندیان پێوە کا سوپاستانەکەم کاک شاخەوان ئەم کاتت باش ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم ینی یەکێک لەو قسانەی باس ئەکرێت و لەو گلەیانەی کە لە پەرلەمانتارانی یاخود نوێنەرانی کورد لە عێراقەکری ئەوەیە کە ئەوان بە حەزوریان و بە دەنگدانیان بە یاسای حەشدی شعبی وایان کرد ئەم هێزە لە گروپێکی میلیشیا دان پێدانەنراو ببێت بە گروپێکی نیزامی دان پێدانراو و بودجێ بۆ تەرخان بکرێت و ئەوانش دەستکراوە بن لەوەی بتوانن چیەکەن و چی ناکەن. زۆر سپاس کاگیادگارە بە خێراتنی میوانە بە ڕێزەکان تەکەم دیارە ئەو بابەتە لە پرسیارەکەی جنابتەوە دەست پێکەم پێشەوەی باس لە مەترسیەکانی حەشدی شعبی بکەین ئێمە لە پەرلەمان زۆر تێپەڕیەوە بە دڵی ئێمە نەبووە لە لیژنەی ئاسایش و بەرگری کاتێک کە بابەتی حرز وەتەنی هات کە پرۆسەیەکی سونەکانیان مەطلبێکی سونەکان بوو لە لیژنەی ئاسایش و بەرگری تێپەڕی بەڵام پەرلەمان نێڵا بڕوا لە بەرە شیعەکان بە مەترسیان زانی و پیان وابوو ئەمە دەبێتە هێزێک بۆ ناوچە سونیەکان هەرچی مەسەلەی حەشدی شعبیە تەنها 1 ساعت لە لیژنەی ئاسایش و بەرگری مناقەشە کرا و فەرج کرا بەسەر ئێمە و بە 3 مادە
ئێمە لەگەڵ ئەوەیە بووین وەکو کورد وەکو زۆر لە فراکسیۆنەکان حقوقیان هەبێ شەهیدەکانیان بریندارەکانیان بەڵام لە چوارچەوەی وەزارەتی دیفاع وە ئەو شروتانەی کە بۆ سەرباز دەبێت لەسەر ئەوانیش تەطبیق بکرێت دیارە ئەوان ئەویان ڕەفز کردەوە وتیان ئەگەر ئێوە لەگەڵمان بنیا لەگەڵمان نەبن ئێمە تێپەڕین و تێشیان پەڕان بە حزوری ئەوەی کە ئێمە زۆرمان لە دانیشتنەکەش نەبووین تیان پەڕان ئەمە بابەتێکە بەڵام کە دیتە سەر باسکردنی لەگەڵیان حەجی شعبی لەکوێیە حەجی شعبی نەخێر ئێمە لەگەڵ ئەوە بووین کە حقوقیان لە چوارچەوەی وەزارەتی بەرگریا بێنێک ئەوەی وەکو مؤسسەیەکی سەربەخۆ بێ ئەمە بابەتێک بەڵام ئەوان زۆرینەن و تیان پەڕان جیان کردەوە لە وەزارەتی دیفاع تەخسیساتیان بۆ جیا کردەوە تەنانەت ئەوە نەپەلەبوون بە 3 مادە قانونیە کە تایبەتە بە حەجی شعبی بە 3 مادە کە بەلای کەمەوە پێویستی بە 20 مادە بوونە تەنزیمی نەهایکەری نەجێگری نەلیواکانی ئەمانە هیچ باس نەکراوە لە یاساکە تەنها دەیانی جارە یاسای کێبێ دوجار بە تعلیمات لەلایەن خۆیانەوە دەری بکەن هەرچی بابەتی حەجی شعبی و مەترسیەکانێتی مەترسی حەجی شعبی لەسەر ئاستی عێراقەیە مەترسی بۆ سەر سونە هەیە مەترسی بۆ سەر کورد هەیە و مەترسی لە ئایندە بۆ سەر شیعەش هەیە ئەگەر ئەوان کێشیان لەگەڵ کورد و سونەیانە بێ ڕەنگە لە مستەقبەل هەر باڵێ لە باڵەکان لە پێناو جێگیرکردنی حەسەی خۆیانەوەی سەکە هەیە لە مەیدانە لە ناو حەجی شعبی کێشە لە بینی خۆشیانە دروست بێ ئەوەی کە بەلای ئێمەوە مەترسیە چوونی کوردە بە ناو حەجی شعبی چکە ئێمە پێمان وایە شەڕێکمان دروستە بێ ئومێدەواری نێو شەڕە نەبێ لەگەڵ حەجی شعبیە دوجار ئەگەر ئەو شەڕەش دروست بێ لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان نەبێ بەرز بکرێتەوە یان گوێتان لێمە برا من دواترە گەڕن ئێستا گوێمان لە تۆیە کاک شاخەوان ببوورە بەڵێ اینجا کاگیادگار ئێمە لێرە ئێستا ماوەی مانگێکە بە تایبەتی لە دوای ئەوەی ئەو یاسایە دەرچووە ئەو مەترسیەک دروست بووە کە هەندێک لە هاوڵاتیانی کورد لەم ناوچە چوونەتە ناو حەجی شعبی ئێمە لەسەر ئەم بابەتە چۆن کار بکەین ینی بەڕاستی بجێ داخە کە گەنجێکی دووسخۆماتی بڕە لە ناو حەجی شعبی خۆی تەعین بکایە خۆی ناو شعبیەوە تۆ پێم بڵێ وەکو پەرلەمانتارێک مەترسی حەجی شعبی لەسەر کەرکووک لەسەر خورمات و لەسەر خانەقین چییە لە ئێستادا فعلەن مەترسیەک بوونی هەیە یاخود ئێمە پێش ڕووداوەکان کەوتوین یانە بێ کورد چی بکات لە ئێستاە طبعا مەترسی هەیە کاتێک کە خەڵک لێرە ناو خۆی نووسی بە ناو حەجی شعبی وەلایەنە سیاسیەکان بێدەنگ بوون و تەحریم و تەجریمیان نەکرد لە ناوچە کوردستانەکان مەترسیەکە لێرەیە بەڵام خۆشبەختانە من ئەمڕۆ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاگدار کرامەوە کە ئەوان ئاگداری سەرجەم ڕێخستنەکانی خۆیانیان کردوێتەوە هەر کەسێک بچێتە ناو حەجی شعبی ئیجراعاتی یاسایی لەگەڵا دەکرێت باعتیبارەوەی هەندێک لەوانەی کە ناویان نووسیوە لە ئاستی فەرماندەکان پۆستی باڵایان هەیە ئەندامی مەڵبەندی کەرکووکە بۆیە ئێمە لە ناوچەکان ئێستا مەترسیەکان سەری هەڵداوە کە خەڵکیەک بڕاتە ناو حەجی شعبیەوە کورد بێت تا ئێستا برینەکانی ئێمە ئەوەی مانگی 4 ئەمساڵ و ئەوەی مانگی 11 پارساڵی دووسخورمات و ساڕێژ نەبووە لە دوای نۆی 6 2014 ئێمە هەر شەیدێکمان دابێ هەر بریندارێکمان دابێ لە دووسخورمات و بەدەستی حەجی شعبی داومانە خێر ئێستا گەنجەکانی ئێمە خوێنی شەیدەکانی خۆیان لەبیر بکەن و تەوەجوهێکی سیاسی لایەنە سیاسەکان نەیات ئەم بابەتە تەحریم بکات و دیارە ئەمە لە ناوچەی لەیلان ئێستا هەڵوێستێک وەرگیراوە لەلایەن ئیدارە و محافەزە بۆی لە لەیلان دەرکراون بۆ داقۆک بەڵام پێم وایە و من کارشم لەسەر ئەمە کردو ئەمڕۆ پەیوەندی بە محافەزی شەوە کرد بۆی لەسەرم مەوزوعەدا بنشین بەڵام دەرفەت نەبوو بۆ ئەوەی لە داقۆقیش دەربکرێن ئەوەی کە واز ئەیانێ واز بێنێ ئەوەی کە واز نهێنێت دەربکرێت لەم ناوچانە و بگیرێن دەستگیر بکرێن هەرچی ئیجراعاتی توندەیە لە بەرامبەریان وەربگیرێ بۆ وەکو ڕادعێک بەڵێ دەرکردنیان هێندە ئاسانە ینی هەر قەرار بەی بڕیار بات کورد دەریان بکاوی ترەوانیش بڵێن باشە ئێمە چینە دەرەوە لەو جێگەیە یاخود ئێستا زۆر منەظەمترن زۆر ژمارەیان ینی من نازانم تا چەندە وایە یاننا لە ناوەڕاستی 2015 باس لەواکرێت کە 100,000 حەجی شعبی هەبووە 122,000 کەسیان بەس لە ینی یاسای بودجەی عێراق جێی بۆ کراوەتەوە باس لەواکرێ ژمارەیان لە زیادبوونایە یعنی ئایا ئەمە تەنها بە قەرار بەوەی بڵێ دەریان کەنیتر دەربکرێن یانە بێت بەسەراستی باڵاتر بە دەستە جەمعیتر قەرار بن لەوەی کە چیان لەگەڵا بکرێن کاگیادگار ئەو هێزەیمە هەر لە سەرتاوە ملاحەزەمانە بکە و عادەدە نییە بەڵکو ئەوان کە تەزبیتێکن ئیتر دێن ئەگەر بۆشاییشیان هەبێ مەسەن ئەگەر 80,000 بێ کاتی ئەوان تەخسیساتی 122,000 بۆ داانن ئەڕۆن پڕی دەکەنەوە دەیهێنن نەخێر لەم ناوچەیە ئەگەر کوردیان لەگەڵانە بێ زۆر کەمن ناوچەیە کە پێڵەن حەجی تورکمانی لە تازە خورمات و جگەلەوە هیچ هێزێکیان نییە ئەگەر ئێمە بڕیارێک بدەن لایەنە سیاسەکان لە ماوەیەک هەفتەیە کۆبوونەوە بکەن هەرچی کووردە داوای لێ بکەن سەحب کاتەوە سەحب نەکاتەوە دەستگیر بکرێن
و ئەشکەنجە بدرێن هیچ نەبێ لە ناوچەکان تا دووس خورمات و دەربکرێن بۆی لە مستقبل ئەگەر بە لێککەوتنی شەبێ لەگەڵ ئەوانە لە دەرەوەی دووس خورمات و ئێمە لەگەڵ ئەوانە بە شەڕ بێن یاخود خوا نەخواستە شتێک گرژێک لە نێوان ئێمەوان دروست بێ بۆیە دەبێ یەکەم جار تەحریم بکرێ حەشدی شەعبی لە ناوچەی کەرکووک و دەوروبەری و دەبێ یەکێتی نیشتیمانی کورسان لەم بابەتە مووقفی هەبێ ڕاستە من ئەوم بیستووە ئەمڕۆ بەتەنهایەتی نیشتیمانی کوردستان کاک شاخەوان داوە گەورەترین ژاد بۆ بەتەنهایەتی نیشتیمانی کوردستان یعنی کاک یادگار معلومە ئەزانی بۆ وەڵام تەدەمەکە یادگار ئەم هێزە لە مەخمور دروست نەبووە لە دووبز دروست نەبووە لە ناوچەی سنجار دروست نەبووە لە زومار دروست نەبووە کە لەم ناوچانە دروست بوون نابێ ئەوان ڕێگە بە ڕێخستنەکانیان بدەن بچنە ناو حەشی شەعبیەوە و دەبێ ئیعازێکی مرکزی لە مەکتەبی سیاسی یەکێتیەوە دەربچێ کە ئێمە خوێنمان لە پێناو ئەم منتیقانە داوە و پاراستنی ئەم ناوچانە و کورسانەتی ئەم ناوچانە بۆ دەپارێزرێت کە تاکە هێزی پێشمەرگەیە بۆ معلوماتی جەنابەت یاسای حرسوەتانی کە هاتە لیژنەی ئاسایش و بەرگری سی ماددە بوو منۆکو بڕاردەری لیژنەی ئاسایش و بەرگری ئەو کاتیش دوو مادەماندانە یەک لە مادەکان ئەوە بوو کە حرسوەتانی ئەگە لە ناوچە کورسانەکان پێشمەرگە ڕازی نەبێت دروست نەبن ئەمە لە یاسای حەشی شەعبی تەنانەت دەرفەت بۆش نەدراکە ئێمە مناقەشەی ئەوەیە بکەین لە ماوەی 1 سەعات یاسایەک تێپەڕێنرا بۆیە دەبێت ئێستا لە ئەرزی واقع پێشمەرگە بڵێم ناوچانە هی منە ئەگەر کوردە ببێتە حەشی شەعبی دەبێ بەجێ بێڵێ بڕە لە بەغا بۆ خۆی جاشایەتیەکە هەرچیەکە بڕاتە ئەو دیوی حەمرین ئەگەر کوردە ئەگەر عەرەبە ئەگەر سونەیە هەر کەسێکە نابێ ڕێگەی پێ بدرێت لە ناوچەکانی دەرەوەی کوردستان بمێنن. بەڵێ لە لێدوانێکدا لە مانگی 4 ئەم ساڵەڵەی دووس خورماتوو لە دەست چووە و حەشدی شەعبی سەرکەوتوو بوون لە دەرکردنی پێشمەرگە لەو شارە هێشتا هەمان ڕەئیت هەیە؟ ینی بە تاکید ئێمە ئەو جار دەمانتوانی بە قووەت بین و مووقیفمان هەبێ ئەو کات ئێمە ئێستا وەزارەتی پێشمەرگە بۆ معلوماتی جەنابەت تا ئەم لەحزە ئەو غرفە تەنسیقەی کە هەیە لە هەولێر و لە بەغداد چەند کۆبنەوەیکیان کرا هەمان ئەو غرفەی تەنسیقە تا ئەم لەحزەیە تەعاملیان لەگەڵ حەشی شەعبیان نەکرەوەکو هێزێکی فەرمیکەواتە ئەو کاتی لە دووس خورماتوو دەیانتوانی بڵێن ئێمە جگە لە پۆلیسی دووس خورماتوو لەگەڵ هیچ هێزێکی ترا تەعامل ناکەین لە ناو دووس خورماتوو بەعتیبارەی پێشمەرگە بە 20 کیلۆمەتر لە خوار دووس خورماتووە کە تو ڕێگەت پێدان هاتنە ناو شار و ببێنە لیژانی مشتەرەک و ئێستا تەنها بارگای ناوچەی پارتی دیموکراتی کوردستان ماوە کۆمەڵی ئیسلامیش بارگاکەیان کەوتۆ دەست حەشدی شەعبی ئەوان هاتوونەتە ناوجەرگەی گەڕەکە کوردیەکان و بۆ معلوماتی جەنابەت ماوەی 3 ڕۆژە حاڵەتی تیرۆرکردنی هاوڵاتی کورد دەستی پێکردێتەوە دوێن هاوڵاتیەکمان تیرۆر کراوە لە حی عەسکەریکە لەژێر دەستی ئەگەر ئەو حەشدی شەعبیدایە کوڕ و باوکێک کوژراون باوکەکە بریندارە پێم وابێت تا ئێستا ینی گیانی نەسپاردووە. بەڵێ طبعاً هەم لەمە هەم لەو پرۆسی کە لە مانگی 4 دەستیان پێکرد کوردێکی زۆران لە ناوچەی حەیەسکەری و لە خوارسکە لە دووس خورماتوو دەرکرد و ئێساش بەردەوام دەبن ئەوەی کە گرفتە بەلای ئێمەوە سبەی کورد بەکاردێنن بۆ دەرکردنی کورد و کورد بەکاردێنن بۆ تیرۆرکردنی کورد ئێمە پێمان وایە هێزە کوردیەکەی لێدا بڕە بۆ خۆیان شیعەیە سونەیەکی دەبێتە حەشی شەعبی بەلای ئێمە مەترسینیە و سبەیش کە بمانەوە لێیاندەین زۆر بە توندی لێیاندەین حسابەوە ناکەین کە ڕۆڵەیەکی کوردەوەی کە شەڕی لەگەڵاکەین بۆیە دەبێت لە ئێستا و مەترسیەکان لە بەرچاو بگیرن ئەوەی کە زۆر گرنگە دوو بڕیارە یەک دەرکردنیان تا دەرەوەی دووس خورماتوو بابەتی دووەمیش لایەنە سیاسەکان تەحریمی ئەم بابەتە بکەن بە زووی. زۆر سپاس دەکەم کاک شاخەوان بێگومان دواتر دێمە وڵات ئەچمە لای میوانەکانی دیکەم کە لە ئەنجومەنی گەنجانی کوردستانن جەنابتان فەرموون ناوتان چیە و پرسیارەکەتان بۆ کێیە؟ من بێلان عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی گەنجانی کوردستانم. تەواڵ لەسەرم باسێکی زۆر گرنگە پێویستە زۆربەی کەناڵەکان زۆربەی کەسایەتەکان زۆربەی لایەنە سیاسیەکان ئەم باسانە بدوێنن. سەرەتا پێش ئەوی باسی هۆکاری دروستبوونی حەشدی شەعبی بکەین باسی مەترسیەکان بکەین باسی ئەو بکەین کە حەشدی شەعبی چی مەترسیەکی هەیە لەسەر کوردستان ئەبێ باسی ئەو هۆکارانە بکەین کە چۆن سەری هەڵداوە باسی یەک ناڕیزی یەک ناتەبایی ماڵی کورد بکەین تەواڵ ئەمە بێت لە سەرەتاوە خۆمان ڕێکخینەوە سەرەتا کارە بکەین کە لە هەر گروپێکی تر هەر مەترسیداریەکی تر کە دروستە بێ لەلایەن دراوسەکانمان لایەن دەرەوە کە ئەتا کات کە هجوومەکەنە سەر خۆمان یاخود ترسیان هەیە بۆ ئێمە چۆن ڕێگریان لێ بکەین لەوەی کە ئەم هێزانە ئەم لایەنانەم گروپانە ئەمەش بە یەکڕیزی ماڵی کوردە بێ ئەمەش پێمان وایە کە دەست بخەنە ناو دەستیەک و لایەنە سیاسەکان بێکەوە تەوافق بن ئەگەرچی نوێنەرانی لایەنە سیاسەکان لە دەروی کوردستانیش هەیە ئەبێمانە هەموو یەکڕیزی خۆیان پارێزن لە مەسلحەت و لە بەرژەوەندی کورد ئێمە لێرە مەرجەعێکمان نییە وەکو کوردستان
کە مەرجعێک بێت پشتی پێ بەسین کە هەمومان بگەڕێنەوە بۆ مەرجعوەکو چۆن لە حکوومەتی عراقیمان بینی لە شیعەمان بینی کە سیستانیەکان مەرجع بوون کە بە هەزاران بە سەد هەزارانیان ڕژانە سەر جادەکانی شەقامەکانی بەغاو هەتا چونە ناو پەرلەمانیشەوە تا ئەندام پەرلەمانەکانیشان زۆری حەشدی شعبی بە ڕەزامەندی و بە فەرمانی سیستانی دروست بووە کە مەرجعی باڵای شیعەکانی عێراق. طبعا ئەمەش هۆکارێکی ئەمە پێیسمان مەرجعێکی زۆر گەورە و مەرجعێکی زۆر پیرۆزی خۆمانەکە لە کاتێکی حاڵاتێکی زەرورەتە بگەڕێنەوە مەرجعەکەەوە کۆک بین لە هەمان کاتە چەندها فرسەتمان هەبوو وەکو کورد وەکو نەتەوەی کورد کە ئێمە لەو فرسەتانەیە بتوانین هیچ لەبێ ناوچەدابڕەوەکان بگەڕێنەوە سەر کوردستان ئەم ئازادی خۆیان پارێزین بەداخەوە فرسەتانە بەبێ پێویست کاری لەسەر نەکراوە ئەمەشێکە لە سەبەبەکان ئێمە پێویستە لەگەڵ ئەوەیە هێزێکمان هەبێت هێزێکی بەرگری سیستەمێکی بەرگری گەنجانی نیشتیمانی کورد کە ئەمە لە کاتی پێویستە ئەم سیستەمە پێک بێنێت پێم باشە ئەم سیستەمە پێک بێنێت لە کاتی پێویستە بەرگری بکات نەک ئەم گەنجانە هەموو ڕۆژێک داوام بکەن ماهنگانە ئەگەر تەمرینیان پێ بکرێت جارێکش بێت دوو جار بێت بەپێ ئەوەی کە چەک لە شوێنی تەمرینەکە بێنەوە شوێنی ناو شار یاخود شەقامیان ناو ماڵەکان بەڵام لە کاتی پێویستە دوایە کە تەمرین کە مدەرب بکرێن ئەمانە ئەتوانێت کۆم سیستەمە ئەم هێزە بەرنگاری هەر نەحەزێک هەر گروپێک بێتەوە کە دژایەتی هەیە بۆ سەر کورد. زۆر سپاس دەکەم کێدی کە پرسیاری هەبوو پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێکم ڕامانە سوعلی مامۆستای زانکۆ ئەندامی دەستەی گشتی ئەنجومەنی گەنجانی کوردستان لێرا پێم خۆشە چەند تێبینیەک باسکەم بۆ ئەو میوانە بەڕێزانە یەکەمیان هۆکاری دروستبوونی ئەم هێزانە و زاڵبوونی قەراراتەکانی حکوومەتی عراق ئەگەڕێتەوە بۆ ناڵم لاوازی بەس نەبوونی یەکڕیزی ئەندام پەرلەمانەکانی خۆمان لە پەرلەمانی عراق هەرێک و بەلایەکی خۆیان هەوڵەیە دووەمیشان نەبوونی بێکاری کە یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی حەشدی شعبی گەنجی بێکار بەڵێ لە ڕێگەی ئەوەی کە پارێکیان خستۆتە بەردەمیان هەوڵیان ناوە ئەوی شەوێت پارێکی دەستکەوێت مەزبوو دەبچێتەوەی کە چێتە پاڵ حیزبێکەوانێ یان چێتە پاڵ ڕێکخراوێکەوانێ بەناوی حەشدی شعبی وەکو چۆن بینیمان لە سەرەتای ئەوەی کە داعش هاو بۆ مووسڵ کۆمەڵێک گەنجی بێ ئیش لە دەوری خۆی کۆکردەوانێ بەوە هێزێکی دروستکرد لە زڵدی ئەحزابەکانی کە بەکارێنە لێرا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەوان وەکو چۆن حکوومەتی عراقی کە فەرزان کردووە بەسەر کووردا بتوانن لیوایەک یا دوو لیوا دروستکەن بەناوی حەشدی شعبیەوە لە مەناطیقە جێناکۆکەکان ئایا حکوومەتی کوردی ناتوانێت لیوایەک یا دوو لێوە لە هێزی پێشمەرگە دروست بکات لەو جێگەیانە زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم مامۆستا ڕامان کێدی کە پرسیاریە بەو خاتونە بەڵێ زۆر سپاس منیش زریان یاسینم هەر لەگەڵ هاوڕێکانم ئەمڕۆ هاتووم لێرە بەشدارم من یەک پرسیارم هەیە لەسەر ئەوەی کە کورد بۆ دەنگی داوە بە یاساکردنی حەشدی شعبی ئەم حەشدی شعبیە بە ژمارە بە هێز بە سەپاندن کە دروست بووە یعنی تۆ بتەوێ نەتەوێ ئەمە تازە دروست بووە واقع باشتر نییە کە بە یاسایی بکرێن یان ئێمە بۆ گلەی لە کورد بکەین بڵێن دەنگی داوە بۆ باشتر نییە ئەگەر یاسایی بن و ئەگەر پێشێلکاریەکیان کرد بتواندرێ شکایەتیان لەسەر هەبێ یان سکاڵیان لەسەر تۆمار بکرێ وەک لەوەی کە یاسایی نەبن و بە ئارەزوی خۆیان هەر شتێک بیانەوە مەبەستە بە دیاریکراوی کێ وەڵامی پرسیارەکەت هەر کامێکیان زۆر باش کێدی کە پرسیاری هەبوو دەستەکان بەڵێ فەرموو یەک پرسە لە بەڕێزیانەکەم پێتان وان نییە ئەم هێزانە دروست دەکرێتەوە لەو ناوچە جێناکۆکانە چونکە ئەزانن لە کاتێکە حکوومەتی عراقی جێشی عراقی لەو ناوە بوونیان نەماوە ئەوەی کە بەدەست کە ماوەتەوانە بەدەستیانە بریتە لە هێزی پێشمەرگە ئەیانەوێت جارێکی کە ئەو ناوچانیان دەست بکرێتەوانێت لە ڕێگەی دروستکردنی کۆمەڵێک کەسانەوانێک جەنابی لێوا قارەمان ئەمە لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەو پرسیارانەیە ڕاستی جەنابەت کران نووسیوە بڵ دووبارە یەک خاڵ هەیە بچمەوە سەری بەڵ مۆزوعی تابان ئێمە وەک هێزی پێشمەرگەی کوردستان تەجروبەیەکی خراپ تاڵمان هەیە لەگەڵ حەجی شعبی لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە کە لە دووسخورمات و لە ناوچەکانی ترە هەمیشە ینی ئەو شوێنانە بۆ بە ئەوەی کەوا دائیمە ناکۆشی هەبێ لە بینی هێزی پێشمەرگە و حەجی شعبیە و لە هەموو کەس ئاشکرایەکە حەجی شعبی ئەو ماوەیە لەو ناوچانە چکارێکی کردووە و ئەو فەسائلانی کە هەیە هی حەجی شعبی فەسائلەکان 1 و 2 3 و 2 و 20 نیین فەسائلەکان زۆرن زیاد لە 6 بۆ 6 فەسائل هەیە ئایا ئەمە لەژێر یاسایەکە هەمیان ڕێک بخرێ باشتر نییە لەوەی کە هەبێت بەو شێوەی ئێستا مەبەستەوانی عسایبی ئەهلی حەق و سەرایای خۆراسانی و هەموویان لەژێر یەک چترابن بۆ نمونە مشکلەیەکی بەسیط کە ڕووی ئەیە لە دووسخورمات و
لە باسی قسە لەگەڵ یەک جیهەتا بکە ئەوە قسە لەگەڵ چەندین جیهەتا بکردایە یەک مەرجع نەبووە کا قارەمان ئەمەش دیسان تەکنیکێک و فێڵێکی خۆیان نەبووە بۆ نمونە هێزێکە هادە و گەڕەکەی داگیرەکە دەیوت سەر بە ئێمە نییە ئەمە نایەن ناسن ئەمەش دیسانەوە تەکنیکێک نەبووە کە ئەوان سەرکەوتوو بوون لە بەکارهێنانی قادی جێشی شعبی کە قسەمان لەگەڵا کردووە زۆر جار دەسەڵاتی نەبووە بەسەر فەسایلێکی ترا بە هیچ شێوەیە هەرێکە تەوەجوهی جایە و قیادی خۆی جیاواز بووە فەسایلەکان و ئێمە خۆمان نەزانین باسی حەجی شعبیەکن ئێمە فەسائلی میلیشاتی ینی شیعی کە دروست بووە لە 2003ەوە دروست بووە جێشی مادی بدایە دوای جێشی مادی ئەمە ینی بۆ ئەمریکی واقع سوبای بەدر بۆ ئەمریکی واقع بەسەر ئەم وڵاتەوە بەسەر عێراقەوە ینی باشە ئەم ڕێکخراوە بێنین بخێنە ژێر یاسایەکەوە لە ژێر یاسایەکە ببێ باشتر نییە لەوەی کەوا بەو شێوەیە بمێنێت بەبستی تۆ ئەوەیە ئەمان بوونیانەیە لەسەر ئەرزی واقع پارەشیان بۆ سەرفەکرێ و ژمارەشیانەیە پێم وابێ و خاتونەش وتی ینی لە ژێر چەتری یاساشەدا بنرێن بۆی بتوانانی تەعاملیان لەگەڵ بکەی وەکو باسم کرد بەسیترین نمونە خۆ دووس خۆرماتی چە منطقەیەکی بچووکە کێشێکی وا چەندین وەختێکی زۆری ئێوێز بۆ حەلکردنی لەبەرەوەی لە ژێرێک چەتر نەبوو لە ژێرە قیادا نەبوو هەرێکە جۆی لە قیادەکەی خۆی گرت نە ئەو فەسایلە حسابی بۆ فەسایلی تر کرد نەوێتر حسابی بۆ تر کرد ئەمە کێشە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان نقطەیەکی تر من تەئیدی ئەو برابەرێزە ئەەکەم ینی بەڕاستی خۆ ئێستا کە کورد لە پەرلەمانی عێراقی کە دەنگیەوە بۆ حەجی شعبی کە باسەکە دەنگی داوە داوای نیسبەی نەکردووە داوای نەکردووە کورد لە زمانی حەجی شعبیا بێ سنە داوای کردووە بڵێ ئەمە هەڵەیە یان شتێکی چاکە نا من پێم باشە داوای نەکردوشی چاچ کردووە باش دووهەم بەڵام وەکو با ئێستا هەمومان نەزانین زروفی دارایی وڵات بە شێوەیەکی گشتی خراپە خەڵکێکی گەنجێکی زۆر هەیە هەمووی سیرەکەی بێئیش و کارە شەهادەی هەیە شەهادەی بێش و کارە سیرەکە ئەوە بێ بە عەرەبە سوننەیە شیعەیە تورکمانە مەسیحیە ئەڕوا دەچێ ئەبێ بە حەجی شعبی تەنها شێ مێنێتەوە کوردە داماوەکە مێنێتەوە کوردەکە بێت چاوەڕێ بکە هەموو عالەمە چەکەڵەگرێ ئەمیش وەستاوە حکوومەتی هەرێمیش لای لێ ناکاتەوە منیش ئەم لەگەڵەوەیە حکوومەتی هەرێم ئەگەر ئیجرعاتێکی سەریعکە ئەو کەسانە بە جووترینکان چند لیوایەک دروستکەین لە باتی ئەوەی ئەم بچنە ڕیزی حەجی شعبیەوە تا خارەمان من داتای فەرمیم لایە شتی ینی لە خۆمەوە قسە ناکەم بەڵێ باسیەکەم ینی کاک نەسرەدین سەعید سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە مانگی چواری ئەم ساڵە ئەڵێت بەر لە ساڵێک ئێمە زانیاریمان هەبوو کە حەجی شعبی دەیەوێت هێزێک لە ناوچە کوردستانیەکان دروست بکات بۆ ئەوەش بێکاری ناوچە کوردیەکانی قۆستبووە و چەند هەزار گەنجێکی کورد چوونە نێو حەشت تەنیا لە خانەقین لە ماوەی 2 ساڵدا نزیکەی 3000 گەنجی کورد کراون بە حەجی شعبی زانیاری دیکەش باس لەواکەن یان ئێمە لە سەرچاوی ترەوە من دەستم کەوتووەڵێ لە خورماتوو نزیکەی 3000 کەسیان چەکدار کردووە لە خانەقین نزیکەی 1800 کوردی شیعە لە لیوایەکدا ڕێکخراون و فەرماندەکەشیان کوردێکی شیعە مەزهەبە ینی من ئێوارە فریانە کەوتم بیخەمە سەر کۆمپیوتەرەکەم لەسەر مۆبایلەکەم لامە ئەمە لیوای سەودەی ینی لیوا 110 الكرد الفيلي التابع للحشد الشعبي المقدس لواي سعودي كردي فيلي يعني فرماندەکەیان حاجی حەیدەر علی حەیدەری ئامری لیوایە یعنی لە دروش مەکانیانە باس لەواکەن ینی گەنجەکانی کوردی فەیلی هەمیشە خەنجەرێکن بەدەستی مەرجعیەتەوە یعنی ئەموو ئەمانە حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەی ینی بە شێوەیەک لە شێوەکان بە ئاگان نەهێناوەتەوە لەوەی ئەمانە مەترسین و لە کاتێکا وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم دانیشت و هەنگاونانێ بەرەو ڕووی گەنجە کوردەکان ئەمان وردە وردە ئەم گەنجانە بۆ خۆیانە بن ئێمە ئاگادارین تا ڕادەیەک ئاگادارین خاصەتەن لە ناوچەکانی جەلەولا سعدیە و کوردانی کەلێتی ئینتیمان کردووە بە حەجی شعبیەوە و بژمارەکەم لا نییە بە عەدەد بەڵام ئاگادارین ئەو حاڵەتە هەیە بەڵێ لە دووزیش بووە هەندێک ناوچەی تریش بووە بەڵام ئەمە ڕێگری بەچی ئەگرێ وەکو باسمان کرد ڕێگری ئەمانە ئەگرێتەوە تەعبیە و خەڵکە بتوانین بکەیت لە وەزارەتی پێشمەرگە بتوانین بیخەیتەوە ناو هێزی پێشمەرگی کوردستانەوە هیچ بەرنامەیەکتان داناوە وەزارەتی پێشمەرگە ئێستا لەم بار و زروفی ئێستا کە ئێستا وەزارەت و تیایی وەکو حکوومەتی هەرێم و باری دارایی حکوومەتی هەرێم خراپە ناتوانین ئێستا تەتەوەعی تازە وەرگرین یعنی ئێستا ناتوانین ئێمە بەڵێ پێشمەرگە کە وازی هێنێ یا مەسەن لە ریزەکانی هێزی پێشمەرگە نامێنێ خەڵکە خێنەوە شوێنی بەڵام وەکو تەتەوەعی تازە ناتوانین هیچ کەس داخلکەین
ئللا ئەبێ مەرسومێکی تایبەت لە سەرۆکایەتی هەرێمەوە بێت کەوا ئێمە بتوانین چەند لیوایەک دروستکەین تابی ئەو خەڵکانە بکەین بۆ نەچنە ڕێجای سپاس دەکەم کاک عارف لە خلالی قسەکانتە وەڵامی پرسیاری ئەو گەنجانش بیتەوە من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم یعنی حکوومەتی هەرێمە بێ ئێستا چۆن مامەڵە لەگەڵ گەنجی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێمە و ناوچانەی ناوچەی کێشە لەسەر و نازانانی کاگەتگەرەوەی زۆر بەرەوەی ینی کەرکووکیەکان ئێستا هەیە بێت چۆن مامەڵیان ئەمە ئێستا هەیە لەو ناوچە کورسانیانە ئەمە کێشەکە نییە بەڵکو من نەتیجەی کێشەکانە پێی ئەمە ئەنجامەکەیان ئەمە ئەنجامی ئەو کێشانەیە کە هەبوو لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان لەماوەی 12 ساڵە کەس ڕێگر نەبوو لەوەی کە دەستی ئاوادانی بگەێنێتە ئەو ناوچانە کە تا بێکاری بۆ ئەندازەیە نەبێت کە خەڵک پشت بکاتە بە نیشتمانەکانی خۆی ئامادە بێ بچێتە ناو هێزێکە و کە زۆر دڵنیایە ساڵێکیکە بەکارهێنێ بۆ کوشتنی کورد لەو ناوچانە چێ ڕێگر بوو لەوەی کوردەفەیلەکان ئێستا کە ئەڵی لیوایشان تەشکیل کردووە سەر بە حەشدی شعبی بەڵێ 33,000 لایکی هەیە و کۆمنتی دنیایان بۆ چێ ڕێگر بوو لەوەی کورد خۆی لە پرۆسی ئازادیەوە بۆ ئێستا ئێمە هەر خولێکی هەڵبژاردی پەرلەمان بەلایکەمەوە 6 ئەندام پەرلەمانمان هەیە بەپێی قانون هەر پەرلەمانتارێکمان 30 پاسەوانی هەیە چێ ڕێگر بوو لەوەی ئەم کوردە ئازیزانی ئێمە لە بەغدا لیوایەک بۆ ئەم کوردە فەیدانە دابمەزرێنن ئەوان پاسەوانی پەرلەمانتارەکانمان بکەن بۆی نەچنە ناو حەشدی شعبیەوە چێ ڕێگر بوو لەمە چەند لیوای سەرۆکایەتی کۆمارەوە بیگرە بۆ جێگری ڕئیس وزەرا جێگری سەرۆکی پەرلەمان بۆ وەزیرەکانمان بڕۆ میدیاکان بخوێنەوە چەند وەزیرمان لە بەغداوە فەوجی تەرکی هەبووە لە کوردستان لە باتیەوەی بڕۆ ئەو کوردانە لەو ناوچانە بکاتە چەکداری خۆی بیکا بە پێشمەرگە بیکا بە پاسەوانی خۆی وەلایان بۆ کوردی شەبێ وەلایەن بۆ کورد هەبێەوە چەکدار بن ناوچەکانی ماڵەکەی خۆیان ایرانی کەم پێ پارێز باشە کاک عارف ئەبێ چی بکرێت ینی من پێم وایە ئێستا حاڵەتێکە دروست بوو و ئێمە لەناو حاڵەتەکەین و ئەی بینین قسەکردن لەسەر ڕابردوو ڕاستە زوو باسی کەیتەوە پێیان بڵێ ئێمە خەلەکانتان بۆ تازە زەمن ناگرێت هەندێک هەڵەیە نەیکەی کە هەڵەیە کردوتە چۆن تەعامل لەگەڵم خەڵەتانە بکەیت من قەت لەگەڵ و پاساوە نیم بڵێ لەبەرەوە ئەم هێزار هەبوو مادام بۆیە یاسامان دەرکە بۆی بچێ ژێرباری یاساوە دروستبوونی ئەم حەشدی شعبیە بە پاساوی بوونی داعشەوە بوو منطق نییە لە سەروبەندی کۆتایی داعشە من بێم بە یاسا ئەم هێزە شەرعیەتی بدەمێ بمێنێتەوە پرچەکی کەم و لەمە دو تەقوی بکەم نەخێر داعش نەما پێویستە ئەم هێزا لۆشێتەوە ئەبێ حکوومەتی عێراقی سوپا بەهێز بکە دەوڵەتێک کە ئامادە بێ سوپاکی فەرامۆش بکەوە لە بەرامبەرەوەیە هێزێکی تایبەت بە تائیفەیەک پرچە بکە و بەهێز بکە ئەمە خۆی مەترسیەوەتەکە چەند دوای شۆڕشی هەفتانەوەی ئێرانەوە ینی سوپای پاسداران بە ماوەیەکی کەم دروستە بێت و سوپایەکی فەرمی هەیە لە وڵاتە بەڵام سوپایەکی ترەیە کە ناوی سوپای پاسدارانە ینی زۆر لە سوپای عێراق بەهێزترە ئێستا باس لەواکرێت لە دوای کەوتنی سوپای عێراق و شکستی سوپای عێراق لە دوای ینی کەوتنی مووسلیش حەشدی شعبی بە شێوەیەک لە شێوەکان بووە بە جێگرەوە و بەدیلی سوپای عێراق واش مامەڵەی لەگەڵ دوایە و حەشدی شعبی بەشێکە من وتم لەو حملە تەشەیوعی لە منتیقەکەیە من دڵنیاتەکەم دوای مووسڵ حەشدی شعبی عێراق ئەچێت لە سووریا لە ڕەقە شەڕەکە ئەیبینی ڕۆژێک ئەچێت لەسەر کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان شەڕی کوردەکە لەوێ بۆ بەرژەوەندی بەشار ئەسەد ئەمە هێزێکە بریتی نییە لەوەی هێزێک بێ تایبەت بە دەوڵەتی عێراق تا من ئەگەر لێرە پێم وابێ ئەگەرمادام بەشێکین لە عێراق تەبیعی بە بەیاسا ڕێکی ینی ئەو پاڵپشتی ئێران ژلیانەکە کە باسەکرێت بەکاریان هێنێتەوە لە کاتی خۆیان لە پرۆسەی تەشەیوع لە منتیقەکە ینی کێشەکە لەوەیە باشە کە بەشێکە لە پرۆسەی تەشەیوع ینی لە منتیقەکە کە عێراق پشتگیری ئەکات ینی باس لەواکرێ مالکی زۆر پشتگیری کردووە ئێساوەتانێ ینی حەیدەر عەبادی تەعاملیان لەگەڵاکە حکوومەتی ئێران باس لەواکرێ کە بەردەوام دەستی پێیانەوەیە چۆن کورد حکوومەتێکی هەرێم بە چوار پارێزگاوە بەو هەموو قەیرانەوە توانێت ڕوبەڕووی ئەمان بێت زانی کاکە جارێ هەر لە پەرلەمانەوە دەست پێ بکەم ئەم خوشک و بەڕێزانی ئێمە لە پەرلەمانی عێراق بەڕاستی حەق نەبووەوە بە ئاسانی ڕازی بن بەوەی دەنگ بدەن بە حەشدی شعبی ئەوە ڕاز نییە کاڵن کورد دەنگی پێنەداوە بەشی هەرە زۆری فراکسیۆنە کوردیەکان لە هۆڵەکە بوون و دەنگیان پێداوە هەمووشی لە سوورەکان ماوە خەڵکە توانێت بچێت لە میدیاکانە تەماشای وێنەکان بکە ئەتوانێت بیان ناسێتەوە چێن کە دەنگیان پێداوە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی لانی کەم ئەمە حەق بوو بیان گۆڕایەتەوە بۆی کە بە مەرجێ دەنگ بە یاسای حەشدی شعبی بۆ جەناب دەدەم بەڵام تۆش بێ ئەو التزاماتانی دەوڵەتی عێراق بەرامبەر بە هێزی پێشمەرگی کوردستان بە یاسایی بکەی و بیسەلمێنی بێ ئیستحقاقی هێزی پێشمەرگە بدەیت تۆ ڕازی بوویتە لە عێراق لە بودجەی ئەم ساڵە 3 ملیار دلار تەرخان بکرێ بۆ تەجهیز و بۆ تەقویی حەشدی شعبی بەڵام نەتوانیوە 3 دلار دەستەبەرکەی بۆ پێشمەرگە من پێم وابێ ئەمە کاریی باشە کردوانە لە بەغدا سپاس دەکەم کاک عارف کاک شاخەوان دێمەوە لای جەنابتان ئەمەوێ ئەو پرسیارە بکەم ینی هەموو میوانەکان ینی هەم کاک قارەمان کاک عارف و ئەو میوانانەشی لێرە دانیشتون باسییان لە مەترسی حەشدی شعبی کرد بەڵام من ئەمەوێ پرسیارەکەم
لەو ڕەهەندەوە بکەم کە حەشدی شعبی بووە بە ئەمری واقع و لە ئێستادا کورد پەیوەندیان پێواکە ئەمەوێت جاری ئەو زانیاریان بۆ پشتاس بکەیتەوە باس لە واکرێک کە لیوایەک بۆ حەشدی شعبی لە کەرکووک دروست دەکرێت ئەمە تا چەندە ڕاستە و ئێوە تا چەند ئاگادارن؟ بەڵێ دیارەوە ڕاستە من ناوی ئامردیواکەم لەلایە وەک باسم کرد من ئەمڕۆ لەگەڵ مەڵبەردی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەم کرد دیارە ئەوان هەڵوێستیان وەرگردووە بەوەی کە بڕیاریان داوە هەر کەسێک بچێتە ناو حەشی شعبیەوە ئەوانەی بە تایبەتی وەک باسم کرد هەیە پۆستی ئەندامی مەڵبەندی هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەمە جوابێکە بۆی کاڵێ بێکارە نەخێرە و پۆستی حزبی ئەندامی مەڵبەندە هەیە ئەفسەرە لە ناو وەزارەتی پێشمەرگە چووەتە ناو حەشی شعبیەوە کەواتە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە یەکەم جا ئەم دیاردێ لەم ناوچانە گەنجی پشتگوێ خراون لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕاستە بەڵام من لێرەوە بەوان دەڵێن بە ئەوان بڵێن ئێمە بەڵێ حەشی شعبی دەکەین بەڵام لە ناوچەکانی خۆمان نایکەین لە بەرەوەی لە ناو کۆمەلگای ئێمە حەشی شعبی شتێکی نامۆیە و ناشینە دێن لە بەغدا بۆتانەکەین بزانە ئەوانیش کەسیان لێ تەعین دەکەن بابەتەکە ئەوەیە بۆ ئەم گەنجە کوردانە وەردەگری حەشی شعبی ینی خەڵکێ لە ئەنبار ماوەی ساڵ و نیوە کە شەڕەکان نزیکەی 10,000 چەکداری حەشی شعبیە ڕاتبی پێنەدراوە کاک یادگار ئەمە بابەتێکە کە لێرە ئامانجێکیان هەیە لەم منتیقەیانی چۆن لە ناوچەکانی دبس و مەخمورەوانە توندن دەبێت لێرەش تند بێ بە تایبەتیەکی نیشتیمانی کە باڵادەستە ئەو جالایەنە سیاسەکانی تر دەبێت هەرچی زووە کۆبوونەوەی بکەن هەر ئەندامێکیان لە ناو حەشی شعبیە بکشێتەوە گینا داوا بکەن وەزارەتی پێشمەرگە بەڵێ کاگار فەرموو کاکشاخەوە ئەوەی کە حەشدی شعبی و قیادەی عێراق مەبەستیانە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم حەشدی شعبی دروستکەن بۆ یەک ئامانجێکی ڕوونە ئەوش ئەوەیە دوای شەڕی داعش بڵێن ئەبێ هیچ هێزێک لەم ناوچانە نەمێنێتەوە نە سوپای عێراق نە پێشمەرگە چکۆن سوپای عێراق ئیشان پێ نیە ئەبێ خەڵکی ناوچەکە خۆی بێ خەڵکی ناوچەکەش مەبەستیان کوێیە ئەو حەشدی شعبی کە خۆیان یانە چەکداری مەترسیەکە لەوەیە بەڵێ کاکشاخەوان گەرگوێت لە کاگعارف بێ من قسە ناکەم بۆی قسەکانت تاوەکی طبعا ئەوە بابەتە بوو کە من دەموت هەدەفە سیاسەکەیان یەک ئەوە بوو دوو لە ئایندەیە طبعا ئێستا ئێمە منعیەوەمان کرێت کە سوپا بێت لە ناوچەکان بمێنێتەوە بەیانی بە حەجەی ئەوەی حەشدی تورکمانی خەڵکی داقوق و دەبسن دەبێ بمێننەوە ئەمانەش کوردن و حەشدن خەڵکی ناوچەکە ناتوانانی دەریان بکەیت بۆیە ڕێک ئەوە یەکێکە لە ئامانچەکانن بۆ ئێمە دەبێت بە وریایی و مامەڵی لەگەڵا بکەین بەڵام من پێم وایە دەبێت ئەمانە دەستگیر بکرێن و ئینزاریان پێ بدرێت ئەگەر وازیشیان نەهێنرا ببرێنە دەرەوەی دووس خورمات و هێز لە بەرامبەریان بجوولێنرێ ئەگەر دەرنەچون لە منتیقە ئەمە یەک دوو لەسەر کۆمنتم لەسەر سەکانی پارتی دیموکراتی کوردستان ئێمە لەسەر کە بووە مامەڵە بکە سەرکردایەتی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک هەتا دەکاتە دوو بز بڕیاری داوەوەی ئازیشی داوەوە بە هەموو شێوەیەک حەشدی شعبی نابێ لەو ناوچانە دروست بکرێن و لێیان بدرێ و نەبن بوونیان نەبێ لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتیە و تەطبیقیش کراوە ئەمە بدە لێرەوە ینی لە سنووری میحوەری پێنجەوە هیچ مەترسیەک نییە بۆ ئەوەی کە حەشی شعبی دروست بێ ئەوەی کە هەیە لە ناوچەی تازەوە تا دووز خورماتوی ئومێدەوارین کۆدەنگیەکی کورد دروست ببێ بۆی لەو ناوچانش مەترسیەکان نەمێنێ کۆمنتم لەسەر قسەکانی برای بەڕێزم کاک عارف قوربانی کاکێمە و قسانەمان کردووە لەسەر بابەتی حەشدی شعبی پێم وایە مفاوەزاتی ئێمە لەوە قورستر بوو بۆ معلوماتی جەناب دوای ئەوەی کە قانونی حەشدی شعبی ئیقرار کرد ئاخیر ڕۆژ کە ئێمە مناقەشەمان کرد کاک ئارامی لێ بوو جێگری سەرۆکی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ناو کۆبوونەوەکەی وتمان 17 بۆ جاران بوو ئێمە ئێستا کەرکووک و دیارەمان لە بەردەسە ئەندامێکی پەرلەمانی شیعەکان بێمەوت ئێوە کەرکووکتان داگیر کردووە کاکە ئەو نەفەسە بەرامبەر ئێمە هەیە بە ئێمەیوت بەو شێوە دایانین و مفاوەزاتشتان لەگەڵا ناکەین موازنەش بۆ پێشمەرگە دانانین و ئێمە زۆرینەین ئەمە باەکێک لەو بەڕێزانە بتوانن وەڵام بدەنەوە ئەمە بە حەزوری ئێمە ئەم قسانیان کردانەت کاگارم کۆبنەوەکەشی جێش لەسەر ئەو مەوزوعە بۆیە پیاوی دەبێت لەگەڵ زۆرینەیە تەعاملەکەین ئێمە ئەوان بیانەوێ لە بابەتی یاسای ڕیشەکێشکردنی بەعس خۆیان فەرز کرد بە زۆرینە کورد و سونەیتیانە بوتیان پەڕان لە یاسای حەشی شعبی لە ماوەی 2 ساعتا پرۆژێکی سێ قانونیە سێمادەیان نووسی و تیان پەڕان ئەمانە هیچی مشکلە نیە مشکلەی ئێمە ئەوەیە کە لەم ناوچانە دروست نەبن و دەبێت دەستگیر بکرێن دەبێت ئەو گەنجانەی ئێمە ئەگەر بە ئیعازی حزبەکان نەگەڕانەوە دەبێت دەستگیر بکرێن ئەگینا لەم ناوچانە دەربکرێن و هێز بجوڵێنرێ بەرامبەر لەناو حەشدی شعبین عەرەبەکانی کاتی تعریب و تەبعیسەکەن سەر لە نوێ هێزیان بەبەرا کراوەتەوە و لەوێ دەستیان بە چالاکی کردووە و بۆیە شێندە بە
تونڕەوانە و بە ینی وەکو کوردەواریڵە بەبێ ڕەحمانە تعامل لەگەڵ کورداکەن ئایا ئێوە ئاگاتان لەوەش هەیە؟ طبعاً ئەوان وەک باسم کرد حەشدی شعبی لە بەرەوەی هەدفێکی سیاسی هەیە بێگومان ئەوەی کە نیاری کورد بێت وەردەگیرێت بەڵام من لەسەر یەک مەبدە متفقم ئەگەر کورد متفق بێ لەسەرەوەی کە حەشدی شعبی لەم ناوچانە دروست نابێ هەموو عێراق و هەموو ئێرانیشی لەگەڵا بێت دروست نابێت چکە دوجار دەبێت تەسادم لەگەڵ پێشمەرگەیە بکەن و لەم قۆناغەیە ئەوان هێشتا لە مووسڵ شەڕە گەورەکەیان لە پێشماوە کۆمەڵێک مەسلەی تر هەیە بۆ معلوماتی جەنابەت کاک یادگار هەمان ئەو حملەی کە ئێستا هەیە بۆ تەثبیتکردنی کوردەکان لەناو حەشدی شعبی لە 2015 بوو بەڵام 2015 کۆبوونەوەیەکی لایەنە سیاسیەکان ئیعازیان بۆ ئەندامانی خۆیان لە ماوەی یەک مانگە ئەو پرۆسەی لەبار برد و لێرە هەتا خانەقین دروست نەبوو لەسەر ئەوەی کە کاک عارف دەڵێ فەیلەکان بکەنە حیمایە خۆتان بۆ معلوماتی جەنابەت مەزهەب زاڵە بەسەر قەومیەت تا دەگاتە خانەقین تەنها خانەقین نەبێت لە خانەقین قەومیەت زاڵە بەسەر مەزهەبە خۆشبەختانە ئەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە حەشدی شعبی و هەژمون و هەیمەنەیان لەو منتیقانە دوا پەیامی جەنابەت زۆر بە کورتی طبعاً پەیامی من بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە وەزارەتی پێشمەرگەی ئاز بداتە ئێزەکانی پێشمەرگە لەم سنوورە بە تەنسیق لەگەڵ بەڕێز پارێزگای کەرکووک و لایەنە سیاسیەکان یەکەم جا ئەم بابەتە قەدەغە بکەن حەشدی شعبی لەم ناوچە دروست ببێ لایەنی دۆم ئینزاریان بدەن تا ئەو دیوی دووس خورماتوو نەبن دەربچن ئەگە دەرنەچون هێزیان لە بەرامبەر بەکار بێنێ و ئەو ئەندام بەبەسیتانی کە ئێستا هەن سەرکردەکانیان زابطەکان ئەگەر کوردیشە دەستگیر بکرێن و ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێن. زۆر سوپاس کاک شاخەوان. کاک خارەمان دوو خولەکم ماوە یەک خولەک بۆ جەنابەت و کاک عارف ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم ینی قسەیەک ینی شیعەکان سەرکردە شیعەکان لە عێراق هەمیشە نەیان شاردوێتەوە بەرپرسەکان چ لە ناو حکوومەت و چی ئەحزابی سیاسی نەیان شاردوێتەوە کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو شوێنانەی کە ڕزگاری کردوون ئازادی کردوون و خوێنی لەسەرداناون شەهیدی لە پێناودادن ینی گیانی خۆیان فیدا کردووە هێزی پێشمەرگەی کوردستان ئەبێت بگەڕێنەوە بۆ شوێنی یەکەم جاریان و تەسلیم یاخود ڕادستی نازانم سوپای عێراق حەشدی شعبی بکرێتەوە موقفی ڕسمی وەزارەتی پێشمەرگە سەبارەت بەمە چییە؟ وەزارەتی پێشمەرگە تا ئێستا طبعا نفسێتی عەربی شۆڤێنی هەمومان نەزانین ینی ئەو ناوچانی کە ئێستا هێزی پێشمەرگەی لێیە و بە تایبەتی ناوچە کوردستانەکان هەولێ هەموو کەس ئاشکرایە عەربی شۆڤێنی چۆن قساکە ئەڵێ ئەو ناوچی ئەو ناوچانە کورد داگیری کردووە بەڵام وەکو موقفێکی ڕسمی وەزارەتی پێشمەرگە تا ئێستا یەک شتی لە خیاڵان نییە کەەوە لەو ناوچانە بکشێتەوە ئللا مەگەر خیادی سیاسی خۆی ئەمریکا ئەوش خۆ دەزانێت خیادی عسکەری لەژێر ئەو ئەمری خیادی سیاسی جەنابەت بۆ حەشدی شعبی چیە؟ ئەبێ ئەم مەوزوعە خیادی سیاسی هەڵوێسی لەسەر بکە و زۆر بە ئەهمێتەوە تەماشای ئەم مەوزوعە بکات و بۆ ئەوەی کەەوە حەلێکی بۆ بدۆزرێتەوە و وا نەکەین ئێمە کوردەکانمان تەوەجوکەن بەرەو ئەو زۆر سپاس دەکەم کاک عارف لە بری دواپەیان پرسیارێکەکەم زۆر بە کورتی وەڵامم بیتەوە داهاتووی کورد و هەرێمی کوردستان لە ناو عێراقی دوای داعش و ڕزگارکردنی مووسڵ چییە بێت؟ من پێم وایە لە بیستەکانەوە کە عێراق دروست بووە کورد بۆ چارەسەری کێشەی کورد لە عێراق هەمیشە پرۆژەیەکی هەبووە ئێستا پرۆژەی کورد لە عێراق شکستی خوارد و پێویستی بە سەرکردەیەکی ئازایە اعتراف بۆ بکە کورد حەلی نەماوە لە عێراقا ئەبێ بە دوای بەدی لێ ترا بگەڕاست. زۆر سپاس بۆ کاک عارف قوربانی و سەر و چاودێری سیاسی سپاس بۆ لیوا قارەمان شێخ کەمال جێگری سەرۆکی ئەرکان بۆ ئۆپەراسیۆنەکان لە وەزارەتی پێشمەرگە عەزیێتان کێشە سپاس بۆ کاک شاخەوان عەبدوڵڵا لە شاری کەرکووک بڕیاردەری لیژنەی ئاسایش و بەرگری لە پارلەمانی کوردستان سپاس بۆ ئەنجومەنی گەنجانی کوردستان ڕێزی یادگار فایەخ و تەواوی مستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن سپاس بۆ هایکرێستیش کە ئەم شەو بەرنامەکەمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لێرە پێشکەشکرد تا بەرنامەیەکی دیکە بەخواتان سپێرم و ماڵتان هەمیشە ئاوەدان بێت.